سروک کمالای دادگری کردستان علی باپیر ده هفپیوینه که خودش جلودا ویرا گوت او سپاسی مظلوم عبدی دکه جبو کلگل احمد الشرع جویا و لحف کرن ده بیجه مافی کردانه که داخوازه سیستم فدرالی بکن و جو کردان خواست لسوری الگوری روشانها با آوائي که عاقلانه تف بکرن بروجاوي كردستان وبرابرياتي خوسر ويكي استحيا بيدوا ام برابرياتي خوسر بمينتوا ئەمن پێم وایە بەڕاستیم پێشە دەستخۆشی دەکەم لە مەزڵوم عەبدی کە ڕێکەوتنی چیان کرد لەگەڵ ئەحمەد شەڕەوە ئەو کاتە دەستخۆشیشمان لێ کرد و پێشم وایە کە هەردووچیان پێویستیان بەوە هەیە پێکەوە هاوکار بن یعنی هەم ئەحمەد شەڕ و هەم کوردەکانیش کەسە کاک مەزڵوم عەبدی بڵێن تعبیریان لێ دەکات و پێشم وا دەبێ کورد حەقی خۆیەتی ئێستا داوای فیدرالی دەکەن حەقی خۆیەتی هەرێمی هەبێ ئۆتۆنۆمی ڕاستەقینەی هەبێ حەقی خۆیەتی دەوڵەتی هەبێ ناشارمەوە کەیفی خۆتی چێ پێ خۆشە با پێ خۆش پێناوە پێناخۆم هەر گوتومەوە کورد حەقی خۆیەتی لە چوارچێوەی قەوارەیەکی سیاسیدا کە خۆی هەڵی دەبژێرێ بژی بەڵام بە لەبەر چاوگرتنی واقعی ئێستا کە عەرەبەکان هەمویان دەڵێن دەبێ سووریا یەکگرتوو بێ ئەوروپا و ئەمریکا دەڵێن دەبێ ئەمە تعامل دەکەین لەگەڵ دەوڵەتی سووریادا لە بەرچاوگرتنی ئەو واقعە وا باشە بۆ کوردەکانی سووریا کە تعامل لەگەڵ ئەم واقعەدا بکەن هەتا وەزعەکە باشتر دەبێ یاخود دەرفەتێکی باشتر دەبێ ئەو کاتە هەر بە تەبایی جاگە فیدرالیان دەوێ هەر شتێکیان دەوێ ئەو کاتە دەبێ هەنگایی بۆ منە نەک ئێستا بیکەن بە گرێکوێرەیەک لە خوانی بە ئاڵقێنن کەسیش لەگەڵیاندانە بێ نە دەوڵەتانی عەرەبی نە مەسەلەن ئەوروپا و ڕۆژئاوا و تورکیاش لەو سەرەوە هەر هەڕەشیان لێ دەکا یعنی ئەمن پێم وایە خوێندنەوەی عاقڵانە بۆ واقعەکە ئەوە دەخوازێت کە ئێستا کە تازە سووریا تازە نەجاتی بۆ لە ڕژێمێکی دیکتاتۆری خۆسەپێن کە ملیۆنێک خەڵکی ڕەنگە زیاتر کوژ بێ خەڵکی مەزڵوم خوێنیان لێ دەسۆڕێ هەموو لەشیان برینە پێویستە ئێستا پێکەوە دابنیشن بۆیە من دەستخۆشیم لێکردن کە پێکەوە دانیشت بوون و شتێکیان تەفاهومێکیان کردبوو پێم وایە لەسەر ئەوە بەردەوام من تا کاتێکی دی دەرفەتێکی دیکەی باشتر دەڕاستێ و کاتر توان داواکانی خۆیان جێبەجێ باشە. سیامند حاجو بو سروک برای کردستان سوریه ده داخویانیه که ده که کوپیک جبو تورا مدیایی روداوی جهاتی شاندن برای کردستان سوریه را گهاند که سیامند حاجو و که سروک وی هاتیه هلبجارتن لگوری داخویانیه سیامند حاجو لشونا عبدالرحمن حبش سکرتری الپارتی هاتیه هلبجارتن که جبو 6 مهین در باسپوی سروک برای کردستان سوریه بو سیامند سروک شپیل آزادی کردستانه ده جوینا که برفره ده و که سروک برای هاتی هلبجارتن و پوستا ویجی 6 مهان درشت که شش و ماه تماشاوان این هجا روژا اینه یعنی جشن قربانه ج نهاوا لبر درگاه سیمال کا پیشابور دنابرا باشور و روژ آوای کردستانه ده قربلغیه که مزن چی بویه برانیه خلکیش و درش باشور کردستانه خوازن در باسی روژ آوای کردستانه ببین تماشاوانه که روداوی چند ویدیوش مرا شاندن دیده دیار ده به چه قربلغی هیا ریوبریه درگاه سینوری هم لباشور هم جی لسیمال کن هم پیشابور هم جی لسیمال که آسانکارین باش جبو خلکی چید کن جبو که براحتی در باس ببین مندزانه جبر جشن قربانه شش و ماه حتی نه ماه درگاه گرتی دمینه روزا 10 ماه ماه ششان و ماه جاره کدن دلیل پیشیا خلقی ودبن افجی قربلغی الپیش درگاه و دبینن خلقین کد خازن در باس ببن بچن جم خزمین خواه جشن پیروز بکن بوی آواهیه روش آوها یعنی قربلغی گلکه یک ریز سیاره چی 11 سیاره چی اف سيارنا اف زاروكانا بيقر ماي اف سعد يا تمام حارة سعد جارك يكريس سيارتشي يازا سيارتشي اف سيارنا اف زاروكانا بيقر